بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين. خوای گەورە ئادەمیزادی بە شێوەیەک دروست کردووە کە شتی لەبیر دەچێت و لەبەر ئەوەی نوێژ یەکێکە لەو پەرستشانەی کە موسڵمان ڕۆژانە ئەنجامی دەدات و بە حکمی ئەو لەبیرچوونەوەی کە لە ئادەمیزاددا هەیە، جا لەوانەیە جارجار موسڵمان تووشی هەڵە و لەبیرچوونەوە بێت لە ناو نوێژەکەیدا. بۆیە خوای گەورە بە ڕەحمی خۆی کۆمەڵی ئەحکامی بۆمان داناوە کە کارکردن پێیان ئەو کەم و کورتیانەی کە لە نێو نوێژەکانماندا بووە نامێنێت. و سوزدەی سەهوو یەکێکە لەو کردارانەی کە لە کاتی بوونی کەم و کورتی یان لە بیرچوونەوەی ڕکن و واجباتی نوێژدا ئەکرێت. و پێش ئەوەی باسی سوجدەی سەهوو بکەین، پێویستە بزانین ڕوکنەکان و واجباتی نوێژ چین و چەندن، چونکە سوجدەی سەهوو پەیوەندی بە ئەرکان و واجباتی نوێژەوە هەیە. و زانایان هەندێک خلافیان لە ژمارەی ڕوکنەکانی نوێژ و واجبەکانیدا هەیە. ڕوکنەکانی نوێژ مەبەست بە ڕوکن ئەو کردارانەیە کە بە سوجدەی سەهوو چاک نابێتەوە ئیلا دوای ئەوەی کردارەکە دووبارە بکرێتەوە، ئیتر بەگەڕانەوە بێت بۆ ئەو شوێنە یان بە دووبارە ئەنجامدانی بێت پاشان سوجدەی سەهوو ئەبردرێت. ئەو ڕوکنانەش ئەمانن: یەکەم، وەستان بە پێوە لە نوێژی فەرز بۆ یەکێک لە توانایدا بێت. دووەم، تەکبیرەی ئیحرام واتە یەکەم تەکبیرەی چوونە ناو نوێژ. سێم، خوێندنەوەی سوڕەتی ئەلفاتحە. چوارەم، ڕکوع واتە چەمینەوە. پێنجەم، ڕاستبوونەوە لە ڕکوع. شەشەم، سوجدەبردن لەسەر هەر حەوت ئەندامەکە. حەوتەم، دانیشتن لە نێوان هەردوو سوجدەکە. هەشتەم، دڵنیابوون لە هەموو ڕوکنەکان. نۆیەم، تەحیاتی کۆتایی. دەیەم، دانیشتن بۆ تەحیاتی کۆتایی. یانزە، ڕیزبەندی ڕوکنەکان واتە دوا بە دوای یەکتری بکرێن. دوانزە، سەلامدانەوە. واجباتی نوێژ مەبەست لە واجب ئەو وتە و کردارانەیە کە بە سوجدەی سەهوو چاک ئەبێتەوە بەبێ ئەوەی بگەڕێتەوە سەری بۆ دووبارەکردنەوە. و هەموو واجباتەکان وتەیە جگە لە تەحیاتی ناوەڕاست. ئەو واجباتانش ئەمانن: یەکەم، هەموو تەکبیرەکان جگە لە تەکبیرەی ئیحرام. دووەم، وتنی سبحان ربی العظیم یان زیکرەکانی تری ڕکوع. سێم، وتنی سەمیع الله لمن حەمیدە. چوارەم، وتنی سبحان ربی الأعلى یان زیکرەکانی تری سجود. پێنجەم، تەحیاتی ناوەڕاست. شەشەم، نزاکردن لە نێوان هەردوو سوجدەکە لای هەندێک زانایان. حەوتەم، دانیشتن بۆ تەحیاتی ناوەڕاست. سوجدەی سەهوو پێک هاتووە لە دوو سوجدە: نوێژ خوێن یان لە پێش یان لە پاش سەلامدانەوە ئەیبات کە بە ئیزنی خوا لەم بابەتە ڕوونیەکەینەوە. هۆیەکانی سوجدەی سەهوو: یەکەم، زیادەکردن. دووەم، کەم و کوڕی لە ڕوکنەکان یان لە واجبەکان. سێم، گومان. گومان بریتیە لە دوو دڵی لە نێوان دووشتدا، ئایا کامیان ڕوویدا و ئەنجام درا؟ ئەویش لەم دوو حاڵەتە دەرناچێت. یەکەم، ئەگەر یەکێ لەم دوو حاڵەتە لای پەسەند بوو، ئەوە بەوایان کار ئەکات پاشان نوێژەکەی تەواو ئەکات، پاشان دوو سوجدەی سەهوو ئەبات دوای سەلامدانەوە. بۆ نمونە، یەکێک نوێژی نیوەڕۆی ئەکرد و گومانی بۆ دروست بوو، ئایا لە ڕەکاتی دووەمە یان سێم؟ پاشان دوای بیرکردنەوە بۆی دەرکەوت کە ئەم لە ڕەکاتی سێمدایە نەک دووەم. لەم حاڵەتە ڕەکاتێکی تر ئەنجام ئەدات، پاشان سەلام ئەداتەوە و دوو سوجدەی سەهوو ئەبات، و پاشان جارێکی تر سەلام ئەداتەوە، واتە سوجدەی سەهوەکە دوای سەلامدانەوە ئەبێت. دووەم، ئەگەر هیچ لەم دوو حاڵەتە لای پەسەند نەبوو، ئەوە کار بە کەمترینیان ئەکات کە دڵنیایە لێی، و نوێژەکەی لەسەر ئەوەیان تەواو ئەکات، و دوو سوجدەی سەهوو ئەبات پێش سەلامدانەوە، پاشان سەلام ئەداتەوە. بۆ نمونە، یەکێک لە ناو نوێژی عەسردا گومانی بۆ دروست بوو، ئایا لە ڕەکاتی دووەمە یان سێم، بەڵام بە تەواوی هیچ لەمانەی بۆ دەرنەکەوت، ئایا لە ڕەکاتی دووەمە یان سێم، و دڵنیا نەبوو لە هیچیان. لەم حاڵەتەدا کەمەکەیان حسێب ئەکات، واتە ڕکعاتی دووەم و دادەنیشێت بۆ تەحیاتی ناوەڕاست و پاشان دوو ڕکاتی تر ئەنجام ئەدات، و دوو سوجدەی سەهوو ئەبات،
پاشان سەلام ئەداتەوە، واتە سوجدەی سەهوەکە پێش سەلامدانەوە بوو. لێرەدا بۆمان دەرکەوت کە سوجدەی سەهووی پێش سەلامدانەوە تەنها لەم حاڵەتەی گومان ئەکرێت، و ئەو حاڵەتەی کە لە ئەڵقەی دووەمدا باسمان کرد کە لە کاتی کەموکوڕیدا بوو. بەڵام لە هەموو حاڵەتەکانی تر لە دوای سەلامدانەوە ئەکرێت. لە کۆتاییدا هیوادارین سودمان بێ ئەوەی ئازیز و خۆشویستیان دەبێت و داواکارین لە خوای پەروەردگار نوێژ و تاعەتی هەموو مسلمانان قبوڵ وکات و خاڵسن لە پێناوی خوای گەورە بێت. وصلى الله على نبينا محمد وعلى آله وصحبه وسلم.